زۆر جار تیرروپشێک لە نێوان پێشبڕکێکاراندا ڕوبەڕووبوونەوەی چاوەڕوان نەکراو دەخڵقێنێت. زانکۆی هەولێری پزیشکی، زانکۆی ئەمریکی سلێمانی لە عێراق. زانکۆی پزیشکی هەولێر یەکێک بوو لەو زانکۆیانەی بەهێزێکی پرزانیاییەوە هاتە مەیدانی ڕوبەڕووبوونەوەکان. دەستپێکی بەرنامە بۆ زانکۆی پزیشکی هەولێر هەنگاوێکی ئاسان نەبوو، چونکە ڕکابەرەکەی زانکۆی کوردستان بوو. زۆر ڕاستە. پێشبڕکەیەکی سەخت دروست بوو، بەڵام زانکۆی پزیشکی هەولێر توانی بە جیاوازی خاڵێکی زۆر ئەم قۆناغا تێپەڕێنێت. زانکۆی هەولێری پزیشکی 115 خاڵ و بەداخۆ زانکۆی کوردستان 85 خاڵیە، بەڵام بەجێمان دێڵێ بە هەمان شێوە زانکۆی ئەمریکی عراق سلێمانی قۆناغی یەکەمی بە 115 خاڵ بەرامبەر 65 خاڵی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بڕی. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 65 خاڵ، زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 115 خاڵ. لە ئەنجامدا ئەم دوو زانکۆ بەهێزە لە قۆناغی دووەمدا ڕوبەڕوو بوونەوە و لەگەڵ ئەوەی زانکۆی ئەمریکی ئامادەکاریەکی بەهێزی کردبوو. ئەم جار وشەیەکی تازە خۆمان ئامادە کردووە. بەسەرکەوتنی جاری پێشوهانی دایم بۆەوەی بەوەیەکی بەرزتر بینەوە. شەڵام جارشەوە جاری پێشوەیەکەین. بەڵام تەوشمی زیرەکی بە پلان هەڵبژاردننی کەتەگۆری لەلایەن زانکۆی پزیشکی هەولێر وای کرد ئەنجامی کۆتایی 120 خاڵ بەرامبەر 70 خاڵ بێت و زانکۆی ئەمریکی عراق سلێمانی ماڵ ئاوایی لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بکات. کێبەکەی زۆر بکە. ئەو زانکۆی دەمێنێتەوە دەچێتە قۆناغێکی تر، زانکۆی هەولێری پزیشکیە و کۆی خاڵەکانیان 120 خاڵ. ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر دەست پێ دەکات. ئێمە قوتابیەکانی زانکۆی بەیان لە قۆناغی یەکەم بردومانەوە ئەو جارش باش خۆمان حاضر کردووە دەیبینەوە. ئەستێرەکانی زانکۆ دیتنان باشترین بەرنامەیە. ئاستێ زانستی ناوا زانکۆین کوردستانە دیار کرد ئەس وەکو بە نینەرێ زانکۆیەکە زانکۆ پۆلیتەکنیک دۆکێ وەکو ئارمانج وەکو هەزر مەلبەرە هەتا فینالیان دەرباز ببین. بە شێوەی تۆکمەش خۆمان ئامادەکرێ بە هیوای ئەوەی کە سەرکەوتن لە قۆناغی داهاتوو. ئەم زانکۆی پۆلیتەکنیکی دەهۆک ماگەلێک باش خۆ حاضر کردیە بۆ بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ و بێگومان هێڤیامە سەرکەفتنە. قۆناغا دوێش بەڕامێ ستێرن زانکۆی ئینشاڵڵا من و هەواڵەت خۆ پەتوری خۆ بەرهەفتی ئەف جۆرە ئەمێت هاتین بۆ سەرکەفتنێ و ئینشاڵڵا دێ سەرکەوتن. ئێمە وەکو قوتابیانی زانکۆی بەیان هەرچەند لە قۆناغی یەکەم سەرکەوتوو بووین، بەڵام جێگەی دڵخۆشی تەواومان نەبوو لەبەر ئەوەی خاڵمان زۆر کەم بوو، بۆیە لە قۆناغدا زۆر باش و پوخت خۆمان ئامادە کردووە هیواداری سەرکەوین. بەلام وەک نینە زانکۆ پۆلیتەکنیکی دووک بوو خۆلا دوێ هاتینەمە باش خۆ ئامادەکرێ و ئینشاڵڵا دەبێ خۆلێژی بدەست بێنی وەکی خۆلایەکی. هەر ئێکیشمە فایدا بیت یا سەرمە پێتیوی مەیا سەرخۆڕاگرێ و ئەمێت هاتین ئارمانج و مەژی و سەرکەفتنە. gelek خۆشحاڵ بووم کە بەشدار بوون لە پرۆگرامێ و سەرکەفتن قۆناغایەکەم انشاءالله لە قۆناغی دیش سەرکەون. ئێمە وەکو قوتابیانی زانکۆی بەیان بەشدارین لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ لە خول یەکەم بردومانێتەوە ئینشاءالله لە خولەشەی بینەوە. ڕاستی پێشبڕگەیەکە هەرە زانستی و مەز نەدۆڤەرە زانکۆدا ومە بەرهەویەکە باش گیرە پشتم لە قۆناغایەکی سەرکەفتین مە بەرهەویەت گەلێکت مەزنکردنە بە قۆناغا دوێ ئینشاءالله دێ سەرکەوین و بە قۆناغا سێ تا فیناڵێ. ئەڤریکا ئەمەت هاتین بۆ پشکداریت قۆناغا دوێدا دوێ باوەرێداینەک و ئەڤریکەژی ئەم دێ سەرکەوین پاریکاریە هەواڵەتمە مەکارێکی باشێکری مە باشی خۆ زەحمەت دای. ئەمڕۆ تیمی زانکۆی بەیان هاتوین خەونەکەمان تەواو بکەین. هاتوین ببین بە ئەستێرەی زانکۆکانی کوردستان. ئەمڕۆ هاتوین بیبینەوە پەنها بەخوا. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ.
بەڕێزان و خۆشەویستان زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئێوەی ئازی شادەبم لە بەرنمەیەکی نوێ ئێستێرەکانی زانکۆ لە قۆناغی نیوەی کۆتا و گروپی ئەی دوو زانکۆ بەشدارن ئەوانیش زانکۆی پۆلیتەکنیکی دۆک. عەبدوڵڵا حەیدەر تەمەن 28 ساڵ قوتابی خۆناغی دووەمی بەشی ڕاگەیاندن ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ڕاگەیاندکارێکی سەرکەوتوو. ئەیوب عەبدوڕەحمان تەمەن 30 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی تەکنیکی ئەندازیاری ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. دەخیل مەتۆ تەمەن 27 ساڵ قوتابی خۆناغی دووەمی بەشی دەرمانسازی ئارەزووی ئەوەیە دکتۆرا بەدەست بێنێت لە بواری دەرمانسازی. هەکار مۆیەت تەمەن 24 ساڵ قوتابی خۆناغی دووەمی بەشی تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. هەروەها زانکۆی بەیان ئالان عەلی تەمەن 30 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی کارگێڕی کار لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە بزنسمان. ئاوێستا ڕاستی تەمەن 19 ساڵ قوتابی خۆناغی دووەمی بەشی ئینگلیزی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە وەرگێڕ. ئاراز ئەبووبەکر تەمەن 38 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی ژمێریاری لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە دکتۆرا بێنێت لە بەشی ژمێریاری. ئەژین نامق تەمەن 22 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی کارگێڕی کار لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە شارەزا لە بواری کارگێڕی. خۆشەویستان گەڕاینەوە و بەرنامەکە دەست پێەکە بە پرسیارێکی خێرا. پێشەکی ئەمەوێ بە خێراتنی هەردوو زانکۆ بکەم هەردووتان بەخێر بێن. پرسیارێکی خێرایە کام زانکۆ زوو دەستی نابە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. گەر وەڵامەکەی هەڵەبوو ڕاستەوخۆ دەچینە زانکۆی بەرامبەر و ئەو زانکۆیە مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت. هەردووکتان ئامادەن هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ گردەکانی بانی مەقان سەر بە چ شارۆچکەیەکی کوردستانە؟ بانی مەقان سلێمانی شارۆچکە چەمچەماڵ وەڵامە ڕاستەکەیە بەڵام نەتانزانی ئێمە یەک وەڵام وەردەگرین. ئێستا ئەچینە لای زانکۆی بەیان. زانکۆی بەیان چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو بوو مێژوو ئەی و بی کامیان ئەی. یەکەمین شاری کوردستان کە مەلا موستەفای بارزانی لە ساڵی 1958 دوای گەڕانەوەی لە یەکێتی سۆڤێت سەردانی کرد کام شار بوو؟ ئەی هەولێر، بی دهۆک، سی کەرکووک، دی سلێمانی. سی شرکەتانەیە. دی بی یاخود دی سلێمانی. دی سلێمانی. هەردەم کە وەڵامتان نایەوە تەنها پیتەکە مەڵێن بۆ نمونە بڵێن دی سلێمانی یاخود سی کەرکووک. باشە هیچ چۆن وا گەیشتنەوە بڕوایی هەندێک پێشبینیمان هەیە هەندێک پێشبینی ئەگەر بە ئەگەر پێشبینی وا دەکەن کە سەردانی سلێمانی کردێ یەکەم جار. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. زانکۆی بەیان وەڵامەکەتان هەڵەبوو کەرکووک وەڵامە ڕاستەکەیە. یەکەم جار سەردانی کەرکووکی کرد لە پاشان چوو بۆ سلێمانی. کەرکووک هەردەم کێشەی ئێمە بۆ لە کۆنەوە هەتا ئێستش نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان.
زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەکە لە بژێن مێژوو مێژوو تەنها بی هەیە بی پەرزگای ئاگری بەردەکوونتە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی حکمڕانی ماناییەکان دەکەوێتە نزیک چ شارێکی کوردستان ئەی مەهاباد بی پاوە سی شنۆ دی خانەقین سی شرکەتان هەیە خانقيني ونقينينا شنو نينا أظن شنو نينا بس دخيل وقتنا بس وقتي دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ بی پاوە بی پاوە پەرزگای ئاگر ناوی ئەو پەرزگایە بەردەکوونتە هیچ زانیاریەکان هەیە لەسەری واللهی پەرزگای ئاگری بوو زمانی ئاینی زەردەشتیە زەردەستیش لە مەهابەت و پاوە گەڵێک بەربەڵاو بوو بە ئەو بێت بە تەمای خواست باشە بۆ مەهابادت هەڵ نەبژارد واللهی لەوە هەردووکە بەشک بووم ڕاستی لەوانەیە هەردووکیش غەڵەت بن بەس با ئەوەم هەڵبژارد یعنی ئێوە لە نێوان مەهاباد و پاوەمان هەڵبژارد لەوانەیە شنوش بێت ناسانی باشە ئەیوب ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ دێ بە تەمای خوا پاوە وەڵامێکی هەڵەیە وەڵامە ڕاستەکە مەهاباد نەتانتوانی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان چی کاتەگۆریەک هەڵەبژێرن جوگرافیا ئەی یاخود بی بی باوزارە بی بە ئەم جارە بی بێ هێلی گرینیچ بە کام یەک لە وڵاتانەدا تێدەپەڕێت ئەی لیبیا بی جەزائیر سی کرواتیا دی کۆنگۆ سی چرکەدانەیە شت دەکەم کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ سی کرواتیا زانکۆی بەیان بۆ دڵنیا نەبوون لە وەڵامەکە توقيتها گرینیچ ئەزان چییە توقيت هێلی درێژیە هێلی درێژیە بەخۆی بەسەر بەریتانیا زیاتر لەسەر بەریتان بەزانگەوتان تێنەکە لەسەر بەریتانیا بەس هاتە خواری ناڵە لە ئەوروپا زیاتر ئیشی پێداکرێت دەبی لەوانەیەشان هەمویان ئەفریقینە ئەو وڵاتانە بەس گرینیچ بۆی بڵین سعاتی سفرە سفر پلاس ئێوە هەموو دنیا بەکارێنێت تەنها نەک بەریتانیا بەس کەوتۆتە سەر چ وڵاتێک باش ئەگەر گۆی زەویتان لەبەر چاو بێخەریتەکە ئەگەر بەریتانیا بێ خواروی ئەکاتە کوێ کرواتیا لەکوێ بەریتانیا لەکوێ یان لیبیایان جەزا ئەو خەتەکە لەسەرێ دێتە خوارێ بەپانی نییە پێتان وایە کرواتیا وەڵامێکی ڕاستە بە هیوان انشاءالله باشە ئێستا بابزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ
وەڵامی ڕاست جەزائیر زانکۆی بەیان نەتانتوانی ئەم دەخاڵەش بەدەست بێنن. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەکە لەفێرن؟ بایۆلۆجی. بایۆلۆجی. ئەی یان بی؟ بی. بی. کام لەم بەکتریایانە بۆ پەیداکردنی وزە ڕۆشنە پێکهاتن دەکەن؟ ئەی ستافیلۆکۆکس، بی ئارکی بەکتریا، سی کۆلێرا، دی سیانۆ بەکتریا. سی چرکەتانەیە؟ سربي؟ ماشي كومن ها بس تأكد كيف كم مثلا ولا بكتيريا وكليرا بدني وزارة شنا بيك هذا سيان تأكيد بكتيريا ليش ما إذا ستكم للسافي تأكيد كان نعم وقتي بردي مايك سيانو بكتيريا ليش ما وەڵام دي سيانو بكتيريا دی سیانۆ بەکتریا. باشە لەنا ئەو بەکتریانی تر بۆچی سیانۆ بەکتریاتان هەڵبژارد؟ بە ئیتیفاقی گەشتی ناوای. باشە ئەی ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی بەیان چی کاتەگۆریەکە لەبژێرن؟ وەرزش. ئەی یاخود بی؟ بای بی. ئەی کام یاریزانی تۆپی پێ یاری نێودەوڵەتی بۆ هەر سێ وڵاتی ئەرجەنتینا، کۆلۆمبیا و ئیسپانیا کردووە؟ ئەی لیۆنێل میسی، بی خافێس رۆدرێگێس، سی ئالفرێدۆ دستێفانۆ، دی ئەندرێس ئەنێستا. سی چرکەتانەیە؟ سی بەڵێ. سی ئادەی بیڵێنەوە سی چیت؟ Alfredo Di Stefano أو أفساني ريال مدريد دی ستێفانۆ. أفساني ريال ئالان تۆ دیارە زۆر سەی فوتبۆڵەکەی؟ باشە چۆن ئەم ئەلفرێدۆ دی ستێفانۆ گۆڵکانی ریال مدرید بوو لە ساری پەنجایەکان ئەوە یعنی بۆ ئەرجەنتین و لاعب بە خۆی ئەرجەنتینی ئەسلی خۆی ئەرجەنتینیا دوای چیتە نادیەکی کۆلۆمبی دوای چتەوە ئیسپانیا لە ریالی گەمەداکە لە ریال مدرید. باشە زانکۆی بەیان ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چی کاتەگۆریەکە لەبژێرن؟ وەرزش. تەنها بیماوە کەواتە بی. یاریزانی بۆکسینی بەناوبانگ محەممەد عەلی کلای کە یەکەم جار لە ساڵی 1965 بوو بە پاڵەوانی جیهان لە کام یاریزانی بردەوە؟ ئەی سۆنی لیستۆن، بی مایک تایسۆن، سی جۆ فرازیێر، دی جیمس ئەلبەرت ئەلیس. سی چرکەتانێ؟ بي أولي جداري أولينا أفهرسكو فرايزة دي دا شركتان ما وزو والله ماكم منه وقت خلاص والله دي بي دي جيمس ألبرت أليس.
دی جیمس ئالبەرت ئەلیس باشە بۆچی جیمس ئالبەرت ئەلیستان هەڵبژارد دێ نامتاگەدین بەس مۆی تۆیسون نینە باشە محەممەد علیک لایە ناسن گوێمان لێ بووە ئەگەر نەمان بینیوە هیچ وێنە ڤیددیۆی مەدیدی ئەمریکی وشنیکۆ بسڕمۆن بوو بۆچی سۆنی لیستۆن نەبێ بۆ نمونە ئەوانی تر ناز دەکەن سۆنی لیستۆن جۆ فرازیێر ناز دەکەن یان ناز ناکەن باشە جیمس ئەلبەرت ئەلیس بزانین وەڵامێکی ڕاستە پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست سۆنی لیستۆن نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان چی کاتەگۆریە گەڵە بژێرن ئەمە اختیارەکە بۆ خۆت بێ کامل شێرن تەنها مێژوو وەرزش نەماوە با جوگرافیا جوگرافیا لە جوگرافیا تەنها ئەی ماوەکەواتە ئەی کام لەم بیابانانە بە وشکترین بیابانی سەر ڕووی زەوی دەناسرێت کە ڕێژەی بارانبارین تێیدا تەنها دەگاتە 3 بۆ 15 ملیم بۆ هەر ساڵێک ئەی بیابانی سەحارا لە ئەفریقا بی بیابانی عەرەبی سی بیابانی ئاتاکاما لە چیلی دی بیابانی گۆبی لە مەنگۆلیا سی چرکەتانێ ئەی بیابانی سەحرا لە ئەفریقیا بیابانی سەحارا لە ئەفریقیا من هەر دەمەڵێم پێشەوەی کاتتان تەواو بێ بە 4-5 چرکە وەڵامەکە بنەوە بەس نەک لە تۆزە بیرکەنەوە لە کاتتان هەیە لە 20ەم چرکا پێمەڵێن بیابانی سەحارا لە ئەفریقا چۆن وا دڵنیا بوون گەورەترین بیابانی دەکەوتە ئەفریقیا بەخۆی هەرسەری پرسیارەکە دەڵێکی پرسیارەکە ئاڵێ وشکترین بیابان ناڵێ گەورەترین لە منشان وشکترە چیلی ئەمەزۆنی بەدەدادەڕۆ ئەم چیلیە نییە بیابانی عەرەبی سعودیایە نیمچە دوورگەی عەرەبیە ئەوەی مەنگۆلیا زیاتر لە جنوب ئەفریقای نێزیگەن بەخۆی مەنگۆلیا کوبی بەس ئەیودی بەس ساحارایەکە تەواو کرا ڕاینەوە بزانین وەڵامەکەتان ڕاستێ هەڵێ زانکۆی بەیان وەڵامەکەتان هەڵە بوو بیابانی ئاتاکاما لە چیلی وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی دهۆک چی کاتەگۆریە گەڵە بژێرن بایۆلۆجی لە بایۆلۆژی تەنها ئەی هەیە ئەی بەکتریای هالۆفیلیک لە چ شوێنێکدا دەژیت ئەی زەلکاوەکان و هەناوی گیانداران بی ئاوی سوێر سی ئاوی گەرم دی ئاوی ترش سی چرکەتانێ إيك أبي ترشيا أو ترش أو إيك أبي ترشيا أبي ترش أو ترش تأكيد دا شركتان ماوەزوو وەڵامێکم بدەنێ وەڵام دی ئاوی ترش دی ئاوی ترش بۆچی ئاوی ترش هەڵدەبژێرن هالۆفیلیک دەناسن دەزانن چ جۆرە بەکتریایەکە هالۆفیلیک فيليك يعني معناه الآوية دجت باشا هالو
كمثلا لما باتفاقي ما اقول ئاوی گەرم هەیە ئاوی سوێر هەیە ئاوی ترش هەیە زەلکاوەکانیش دیسان ئاو هەیە ئاوی گەرم زەحمەت یعنی گیانوەردە دەبیعیشن ئەو باشی ئاوی ترش ینی ئاوی ئەسیدی ئەسید عادیە ئەسید بەکتریا ناکوژێ هەمووی نا ئەسیدیک هیچ باشە چێ بتخەلت بیت من نازانم ئێستا چاوەڕێکین بزانین وەڵامەکەتان ڕاستە یانژی هەڵێ وەڵامی ڕاست ئاوی سوێر پۆلیتەکنیکی دهۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بە دەست بێنن زانکۆی بەیان نۆرەی ئێوەیە وا کەتەگۆریەک هەڵبژێرن تەندروستی ئەی یاخودبی ئەی تەندروستی ئەی نەخۆشی هەستیاری لە ئەنجامی کام لەمانە ڕوودەدات ئەی کپکردنی کۆئەندامی بەرگری بی زۆر چالاکی کۆئەندامی بەرگری سی دژەتەن پەلاماری دژە پێکهێنەری هەڵە دەدات دی دژەتەنەکان دروست نابن سی چرکەتانەیە هەستیاری واتە حەساسیەت دەبی بەرگری کۆئەندامی بەرگری کەمە بەرگری کەم دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بە وەڵام سیجەتەن پەلاماری جێپێکهێنەری هەڵە دەدات ئەژین تۆ سی هەڵبژارد من شکم لەبی و زیاتر شکت لە بی بوو زۆر چالاکی کۆئەندامی بەرگری حینی کامتان حەساسیەتان هەیە نازانی بۆ چی دەبێتە هۆکاری ئەوەی کە مرۆڤ حەساسیەتی بێ دژەتەن بالضبط يعني رد فعلي دەبی جسم لە بۆ ئەوەی کە هەیتی يعني لون مني يعني ئەژین تۆ دەڵێی زۆر چالاکی کۆئەندامی بەرگری وا ئاکا هۆکاری ئەوەیە کە هەستیار بێ ئەو يعني ئەو شوێنە بڵێ پێستە چاوە چزانم بە جەماعەت دژەتەن پەلاماری جەپێکهێنەری هەڵە دەدات ئەویان هەڵبژارد ئێستا بزانین وەڵامەکە ڕاستە وەڵامی ڕاست زۆر چالاکی کۆئەندامی بەرگری ئەژین ڕاستی کرد ئەگەر زۆر چالاک بێ بە کەمترین شت زوو هجوومەکە و تووشی حەساسیە دەبین زانکۆی بەیان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن پۆلیتەکنیکی دهۆک کەتەگۆریەکە هەڵبژێر بیرکاری ئەی یاخودبی ئەی گەورەترین کۆلکەی هاوبەشی نێوان ئێکس توان 4 کەم 1 و ئێکس توان 3 کۆ 1 کامەیە ئەی ئێکس کەم 1 بی ئێکس کۆ 1 سی ئێکس توان 2 کەم 1 دی ئێکس توان 2 کۆ 1 از بی أبديش تراخي بي استشت ما وقت ما معادلة شكل متأكد أنا وا إكسكومي از بي 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 استونسي أبديش تراخي بي إكس زائد إكس كلاس يك بی ئێکس کۆ 1 چۆن گەیشتە ئەو ئەنجامە دە چرکەتان مابوو چۆن بۆم حساب هۆکیشە حەل کرد گەشتە نەتیجەیەکە بەدەست کرد وشنا كانت خوين دوا أبي كمان حل كر بزانين ئێستا بزانین بی ئێکس کۆ 1 وەڵامێکی ڕاستە
پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی بەیان چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ هونەر هونەر ئەی یاخود بی ئەی بێ ئەی تابلۆی بەناوبانگی مۆنیلیزای داڤنشی زەردەخەنەی ژکۆند لە کام مۆزەخانە و لە کام وڵات پارێزراوە؟ ئەی ئێل پرادۆ ئیسپانیا، بی لوڤەر فەرەنسا، سی ئارمیتاژ ژاپۆن، دی ئۆرسای فەرەنسا. سی چرکەتانەیە؟ بزانم لۆڤەر فەرەنسا. بەپینەکان لۆڤەر فەرەنسا. هەیە بەس لۆڤەریش بەناوبانگە. تابلۆی بەناوبانگ چ دایە؟ ئەدی ئۆرسە لە فەڕەنسا بەخۆی نازانم چیانیانە جەماعەت لۆڤەر دە چرکەتان ماوە؟ لۆڤەر بی لۆڤەر فەرەنسا. بی لۆڤەر فەرەنسا. چۆن؟ بی لۆڤەر فەرەنساتان هەڵبژارد؟ بەخۆی هەر لە فەرەنسایە بەس باشکین لە مابینی لۆڤەر و ئۆرسای بەس لۆڤەرمان هەڵبژارد. باشە لۆڤەر شکلی لۆڤەر ئەزان چۆنە یاخۆ چی تریتیایە؟ ناوازان زۆربەی کەسایەتی بەناوبانگەکانی تێدا ڕسمیە وێنەکانیان. باش ێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە؟ زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئێوەش خاوەنی 20 خاڵن، ئێستا دەتوانن کاتەگۆریەک هەڵبژێرن. با لۆژیک بێت. لۆژیک ئەی یا بی؟ بی بی سێ لەسەر حەوتی قاپێک لە ماوەی یەک کاتژمێردا پڕ ئاو دەبێت. بەشەکەی تری قاپەکە لە چەند خولەکدا پڕ ئاو دەبێت؟ ئەی 56 خولەک، بی 80 خولەک، سی 75 خولەک، دی 105 خولەک. سی چرکەتانەیە؟ هەشتەیە وەنا بەس دەقەیەکی درێت. سێل سەر هەفتەی پڕ دەبیت سێل سەر هەفتەی پڕ دەبیت سەعاتێکی بیۆدی ئەوە کەمتر ئەز لە هەونیە ئەوەش هەونیە بیۆدیت بیتە دیکە چەند سی جوهندیویە 4 ئەبیە سەعاتێک 8 دقیقە بیە هەشتەیە هەشتن هەشتەیە هەشتا چرکەتان ماوە؟ بی هەشتا هەشتێ بی هەشتا. بس بێژم ئەوە ئەیوب چۆن حسابتان کرد لەگەڵ عەبدوڵڵا؟ وڵی سێ لەسەر حەوت بە یەک سەعات پڕ دەبی ینی هەر دانەیەک 20 چرکەی بەردەک 20 خولەکی بەردەکەوێت. ئەوەی کەمەوە چارە چار جارانی 20 خولەک بکە دەکاتە 80 خولەک. ئەوەمان حساب کردیە ئەوە ئەوها لۆژیکیەن بۆ سادەیە بۆ ئاسانیە نا؟ بەش ئەخر لۆجیکە یان دەبی باسانی بڕۆ یان دەبی نەزانی لەبەری. باشە بزانین وەڵامەکەتان دروستە یا هەڵەیە؟ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی بەیان 20 خاڵتان هەیە کاتەگۆریەک هەڵبژێرن. هونەر بێ هونەر هونەر تەنها بیماوە کەواتە بی. تابلۆی بەناوبانگی شەپۆلە گەورەکە لەلایەن کام لەم هونەرمەندە شێوەکارانە دروست کراوە؟ ئەی گۆستاف کۆربەر، بی مارسل دۆشان، سی سلڤادۆر دالی، دی
هۆکوسای سی چرکەتانێ ڕەنگ و بەمەیە معلوماتي بس ئەڵانیش معلومات دەیە کۆسایەکە بە زۆر بەناوبانگە لەسەر سروشتی کۆستا بۆربە نا ئەم دی زۆر ئەوەی سروشتی نامەش شتش سروشتی سیاڵێ دە چرکەتان ماوە فوكوساي زوو وەڵامێکم بن دی دی کۆسای کۆسای هۆکوسای کۆسای تابلۆکە دەزانن کامەیە بینیوتانە شەپۆ لە گەورەکە کەستان نەتامینیوە ناوە باشە هۆکوسای بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەزێنە کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن لۆجیک لۆجیک تەنها ئەی ماوە کەواتە ئەی لە ماوەی دوو کاتژمێر و 12 خولەکدا ئەو میلەی کاتژمێر نیشان دەدات چەند پلە دەجوڵێت ئەی 66 پلە بی 123 پلە سی 77 پلە دی هیچ کامیان سی چرکەتانەیە دیارە بەس دەخەکێ 1 ساعت بیتە چەند بیتە نۆت 2 ساعت بنە چەند بیتە 6 ئەوە دیش 12 دقەیە 12 بە 6 ئەبوو 2 ساعت و 6 و 12 دقەت بیتە چەند 6 تەقسیمی 12 بیتە چەند بیتە 5 دا چرکەتان ماوە بیتە 5 9 تەقسیمی 5 زوو وەڵام 77 سی 77 هەفتێ هەفت ئەیوب چۆن حسابت کرد والله دکتۆر ئەگەر 3 ساعت بە دەکەتان نۆت پلە ئەگەر 3 ساعت بێت دەگاتە 90 پلە 90 پلە دوو کاتژمێر و 12 خولەک دوو کاتژمێر دەکاتە هەر کاتژمێرێک سیە ئەلا غەڵەتمان کرد 66 بوو باشە باش ێستا بزانین 66 ڕاستە یاخۆت 77 هەڵەبوو وەڵامی ڕاست 66 کاتان کەم مابوو لە کاتی شەرحکردنە بۆ دەرکەوت کە 66 وەڵامە ڕاستەکەیە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن تەکنەلۆژیا ئەی یاخود بی ئەی لەبەر کام لەم هۆکارانەی خوارەوە کۆمپانیایەک نێتوۆرکی وان بەکاردەهێنێت لە جیاتی لان ئەی تێچووی پارە بی ڕادەی داپۆشین سی ڕێژەی گواستنەوەی زانیاری دی زۆری ژمارەی بەکارهێنەر سی چرکەتانێ سي لبروش نقل معلوماتي أم تو بحسي لكم ألان شي الله تو بحسي لكم خوي من وزن من لان دوسل بيوندي بالشبكة كيبي دا شركتان ماوە زوو وەڵامێکم بنێ بەکارهێنەر هەوە لەنازم وەڵام وازم دی کاگالا دی دی زۆری ژمارەی بەکارهێنەر زۆری ژمارەی بەکارهێنەر لەسە وایفای نووسێوان ئاوێستا بۆچی هەڵدامژار بۆچی ژمارەی بەکارهێنەر وا ئەزانن هۆکارکی ئەوەیە گەر لەسە وایفای هەندە نووسێوان
باشە وان و لان چییە جیاوازی هەیە چیە جیاوازەکەی وازە وانەکە گشتیە یعنی دەتاین دابەش کرێتن کۆمپانێتی ئەو ئەتەرنێتەکە ئەزەویت کەیان دوازم تاکە یانی سەر بە شەریکە یان ئەوەیە باشە بزانین زۆری ژمارەی بەکارهێنەر وەڵامێکی ڕاستەیە هەڵێ ڕادەی داپۆشین وەڵامە ڕاستەکەی زانکۆی بەیان نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی دۆک لەو کەتەگۆریانەی ماوە چی هەڵبژێرن بیرکاری لە بیرکاری تەنها بی ماوە کەواتە بی ئەنجامی لێکدانی ڕەگی نۆجای ئەی توان سێ جاران ڕەگی هەشجای ئێکس توان شەش کام لەمانەیە ئەی نرخی ڕووتی ئەی توان یەک لەسەر سێ جاران نرخی ڕووتی ئێکس توان سێ لەسەر چوار بی ئەی توان یەک لەسەر سێ جاران نرخی ڕووتی ئێکس سێ لەسەر چوار سی نرخی ڕووتی ئەی توان یەک لەسەر سێ جاران ئێکس توان سێ لەسەر چوار یاخود دی ئەی توان یەک لەسەر سێ جاران ئێکس توان سێ لەسەر چوار چی چرکەتانێ نرخی ڕوت نینە گۆجێ بڵێ نرخی ڕوت دیە نینە ئەیۆ دی 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 دا چرکەتانێ دی 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 یا بی دی دی ئەی ڕەگێ دی دی ئەی بەێ ئەڵێم بۆ بخێنەوە ئەی توان یەک لەسەر سێ لێکدانی ئێکس توان سێ لەسەر باشە ئەیوب چۆن گەیشتە و دەرەنجامە ڕەگ بەڕای ئەوانە نرخی ڕوت نینە ڕەگ و نرخی ڕۆت بە یەکەوە ناگونجێ ئەوانی تریش هەمووی نرخی ڕۆتی لەگەرە بەسەوە بێ نرخی ڕۆتە باشە بزانین دی وەڵامێکی ڕاستە یا هەڵێ بەداخەوە دی وەڵامێکی هەڵەیە بی وەڵامە ڕاستەکەیە ئەی توان یەک لەسەر سێ جاران ڕەگی ئێکس توان سێ لەسەر چوار زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەزانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان کیمیا فیزیا ئەدەبیات تەکنۆلۆژیا تەندروستی ئەدەبیات ئەی یاخود بی بە ئەی بیت ئەی هۆنراوەی عەشرەت هاوارە کەوتومە ئاراس ئاو بێ بوارە ڕێم نییە منی شوێن ئەوان کەوم پیرم هەنگاوێک بنێم ئەکەوم کە باس لە داستانی پەڕینەوەی بارزانی و هەواڵانی لە ڕووباری ئاراز دەکات هی کام شاعری کووردە ئەی هەژار موکریانی بی پیرەمێرد سی نالی دی هێدی چی چرکەتانێ هەژار موکریانی دامەزرێنەری ئەوەیە لەگەر مەلا مستەفای ئەوەی دامەزراندێ مەهاباد هەژار موکریانی ئەی هەژار موکریانی چۆن گەیشتنە ئەو بڕوایی کە هەژار موکریانی ئەم دێڕە شێرەی نووسیوە ئەوە لە دامەزرێنەری مەهاباتە کۆماری مەهابات ئەو لە پاشەوەی کە شۆڕەشەوە بۆ نەیتوانێت بچ لەگەریان لە بەرەندی باشە هەژار موکریانی پەڕینەوەی ئەو ستیل و پێنج ئەویتکان بەوەیە هاتەکەی لە پەڕینەوەی ئاراس و مەهاباد فەرقیان زۆرە سی سارە باشە مەزەوەیان نالی بۆ نالی نەبێ بۆ حەزرەتی نالی نەبێ
ئەخروشەکانیشی زیاتر ینی نالی بڕک تۆکمێ شارەکانی لە چاو شارەکانی ینی حەسە بەکارەنانی وشەکانی ناڵی باشە نالی کۆنتر نییە کۆنترە نالی کۆنترە لەو مێژووە زۆر کۆنترە نالی کۆنترە کەواتە ئەوە بێ نالی مەسەلا بۆ نمونە لە نێوان هێدی و پیرەمێرد وە هەژار مکریانی بۆچی هەژار مکریانیتان هەڵبژارد ئەو زیاتر لایەنی ئەوەی هەیە هەستی نیشتمانیەکەی زیاترە بزانین عشرەت هاوارە عشرەت هاوارە کەوتومە ئاراس ئاو بێ بوارە ڕێم نییە منی شوێن ئەوان کەوم پیرم هەنگاوێک بنێم ئەکەوم بزانین شێعری کێیە بزانین وەڵامەکە ڕاستە یا هەڵە پیرەمێرد وەڵامە ڕاستەکەی زانکۆی بەیان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پیرەمێرد ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە هەری پیرەمێردە ئەو کاتە کوردایەتی زۆر بەهێز بوو یەک ریز بووین پیرەمێردی شاعیر لە سلێمانیەوە ئەویست دوای ئەوان کەوێ ڕووباری ئاراز بپەڕێتەوە بەڵام بە شێعرێک هەستی خۆی دەربڕی زانکۆی بەیان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک جغرافیا جوگرافیا نەمایە جوگرافیا نەمایە بلا کیمیا بیت کیمیا کیمیا ئەی و بی بۆ جغرافیا ولیکۆ لە مۆدێلی بۆر مۆدل بۆ دیاریکردنی ژمارەی ئەلکترۆن لە هەر بەرگێکی گەردیلەدا چی یاسایەک پەیڕەو دەکرێت ئەی دوو ئێن توان سێ بی دوو ئێن کۆندوو سی دوو ئێن دی دوو ئێن توان دوو سی چێکەتانەیە ژمارە ئەلکترۆنە بۆر مۆدل لە هەر بەرگێکی گەردیلەدا چێ وەسەی کارتێت داخل داخل ئەلکترۆن ئەلکترۆن چیە گەردیلە واتە ئەتۆم دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەرێ داخل یەکی بێژە وەڵام سی دوو ئێن چکاکە بیا سەفەر خلاص بەرنامە باشە بەرگی یەکەم چەند ئەلکترۆنی تێدایە بەرگی یەکەم دووە دوو ئەدی بەرگی دووەم ئێنە ئێن چەند ئەلکترۆنی تێدایە دوو بە هەشت ئێ باشە ئێستا لێ دەگەڕێین بزانین وەڵامی ڕاست دوو ئێنە یاخود شتێکی تر وەڵامی ڕاست دی دوو ئێن توان دوو دەخیل لە پاش ئازانیتان کاتتان نەما بوو زانکۆی پۆلیتەکنیکی دۆگ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان لەو کەتەگۆریانی ماوەن کەتەگۆریە گەڵبژێرن کیمیا کیمیا تەنها بیماوە کەواتە بی ئەو ماددە کیمیاویە چییە کە بۆ مەبەستی نەبەستنی ئاو لە ناو ڕادێتەری ئۆتۆمبیلەکان تێدەکرێت ئەی پۆلیفینۆل بی ئەسلین گلایکول سی گلوتامیک ئەسید دی سیلیلوز
سی شرکتانەیە بینیا ئەنتی فریز بی مازن بی دە شرکتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام ئەم بلایم بیە نازانم وەڵام ئەی ئەی پۆلیفینۆل بالی بینۆڵی برینی نییە باشە کێ ئالان ئاراس ئێوە کچان کامتان ئۆتۆمبیلتانەیە زستانان کە یاخود کەستان بینی بێ کەسێکتان ئۆتۆمبیلی زستانان مادێک پێڵێن ئەنتی فریز بۆی ڕادێتەرەکە نەیبەستێت بەڵام ناوە زانستێکەی یاخود مادەکە خۆی چییە؟ ئەو مادانە ئەناسن ئەمما خیدێ بە شێوەی بەس دوو بەکارهێنانەکەی ناڵە شێوە جێمان لێ بووە باشە پۆلی فینۆل بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست ئەسلین گلایکول زانکۆی بەیان نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک لەو کەتەگەوریانەی ماون چیە لەبژێرن إلا تندرستي تەندروستی تەنها بی ماوەکەواتە بی منداڵی تازە لەدایک بوو دژەتەن لە چی وەردەگرێت ئەی لە خوێنی باوکی بی لە دەوروبەری سی لە هەناسەی دایکی دی لە شیری دایکی سی چرکەتانێ ینی وەختێت بیتێتە سەر دنیۆیە هاتۆتە سەر دنیا ژەتەن یعنی ناخوشی و وەنە وەکی ڤاکسینی ئەنتی بادی ئەنتی بۆدی ئەنتی بۆدی دا چرکەتان ماوە دی لە شیری دایکی دی لە شیری دایکی باشە لە دەوروبەری بچی دیە هیچ دژەتەنێک وەرناگرێ آخر منداڵی تازە لە دایک بوو شیرەکەی کە دەبێت شیر نییە ئێمە پێداڵین زاک نازانم لە لێرە لە هەولێر چی پێداڵین زەکە لە سلێمانی پێڵێن ژەک زەک زۆر تاکیدش دکتور لێ دەکە دەبێ ئەوە هەر بخوات باشە بزانین دی لە شیری دایکی وەڵامێکی دروستە یاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێن ناوکۆی خاڵەکانتان چێل خاڵ زانکۆی بەیان فیزیا ئەدەبیات تەکنەلۆژیا چیە لەبژێرە با تەکنۆلۆژیا بێ تەکنەلۆژیا تەکنەلۆژیا تەنها بیماوەکەواتە بی کام لەمانەی خوارەوە بڕوانامەی نێودەوڵەتیە لە بواری نێتوۆرکینگدا ئەی CCNA B DDNA C ICDL D PTE سی چرکەتانێ سی هەوبی سیەوە سی 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 ICDL ئاراس بۆمان شەرحکە من بەس لەبەر حرفی یەکەم کە ئینتەرنەشنەڵە هیچیکە تەنها لەبەر
باشە کێ لە ئینتەرنەشناڵە کێناڵە ئینتەرنێت نییە ئەوە ئینتەرنێتە ICDL ئەی ئەگەر ئینتەرنێت شوێر بدەکە کورتکراوەکان نازانن باشە زانکۆی بەیان بزانین ICDL وەڵامێکی ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست CCNA زانکۆی بەیان نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆری هەڵەبژێ فیزیا ئەدەبیات فیزیا ئەیوبی هەیە بەڵێ ئەی بیت ئەی ئەگەر بارگەیەکی کارەبایی لە ناو بوارێکی ڕێکی موگناتیسی بە وەستاوی دابنرێت ئاڕاستەی جوڵەی بارگەکە چۆن دەبێت ئەی تەریب لەگەڵ بوارەکە B پێچەوانەی بوارەکە C ئەستون لەسەر بوارەکە D ناجوڵێت سی چرکەتانەیە كهربائي كلناف مالية كمغناطيسي يا راوستادي بيت يا راوستادي ناف مغناطيسي جولاي بارجا كشون دابت استون بيت لسر بارجا يان تريب افنوش جواني بارجا دا چرکەتان ماوە وەڵام بێژن دی ناجوڵێت دی ناجوڵێت عەبدوڵڵاه چما دی ناجوڵێت مغناطيسة دما كودوتجرن الديف مناقشة دما كودوتجرن ثابت مينيتن يعني حركات دانا مينيت واگر واسطويش سرات دانان يعني ناجولت حركة نامينيت سر مغناطيسية كودوتجريت هیچ حركة نامينه فيجال ديف راستيانويت مينيت بواسطوي سر ريك مغناطيسي سر واستيانويت مينيت سر وي بواري سر بارجيت مينيتن باش ناجوڵێت بزانین وەڵامێکی هەڵەیە یا دروستە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی بەیان خاوەنی 30 خاڵن فیزیا ئەدەبیات چیە لەبژێرن باوزارە فیزیابی فیزیا تەنها بیماوە فیزیابی وایرێکی درێژ 3 ئەمپێر تەزووی پێدا تێدەپەڕێت شێوازی بواری موگناتیسی لە دەرەوەی وایرەکە چۆن دەبێت ئەی ئەستون لەسەر وایرەکە B سفر دەبێت C بازنە بە دەوری وایرەکە D تەریب لەگەڵ وایرەکە سی چرکەتانەیە بازنەیە سی بازنەیە بە دەوری وایرەکە بازنا بە دەوری وایرەکە 23 شرکەتان ما بوو ئاوێستا چۆن وا دڵنیا بوون چکە عادەتەن هەر ڕسم و شتەکانیش دەکرێت ئیشارەتی بازنەی هەیە لە دەوری وایرەکەی لەسەر هەندێک گوتم کە بازنەی بی بازنە بە دەوری وایرەکە بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵەیە زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 40 خاڵ
پۆلیتەکنیکی دهۆک تەنها ئەدەبیات بلا ادبیات بیت مەجاریتیانی ئەدەبیات بلاد بیاد بلا دەبیات لە ئەدەبیاتیش سێری و سوسفەیە بەس بیماوە کەواتە بی چیرۆکی کیژۆڵەش خارتەفرۆشەکە لەلایەن کێوە نووسراوە ئەی هانس کریستیان ئەندرسۆن بی مارک تواین سی چارلز دیکنز دی جاک لەندەن سی چرکەتانێ مورکی اون هانس ای اون بی رزانی دبیجن سینینا زیادنا مورکی دە چرکەتان ماوە زوو وەڵام وەڵام ئەی هانس کریستیان ئەندرس هانس کریستیان ئاندرسن زانیاریتان چۆنە لەسەر کیژۆڵە شقارتەفرۆشەکە ئەوە گولەی بووی بەس کۆکی چێ گریە باشە ئەو نووسەرانە زانیاریتان هەیە لەسەریان ئۆلیڤەر تویست دەناسن باش نازانی کێ خوێندومانە خوێندوتانە بەس نووسەرەکەی نازان بەلێ دەزانین کێیە شکسپیرە شێکسپیر باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ زانکۆی بەیان لەم بەشەی بەرنامەکەمان بوون بە خاوەنی 40 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 6 خاڵ بەرگەیەکی ترماوە کۆتا بەرگەیە ڕووبەڕووبوونەوەی تا کەسی 6 خاڵی تر هەیە ئەتوانن هەر زانکۆیە و ئەو 6 خاڵە بەدەست بێنێ بۆ خۆی بەرنامەکە ماوە خۆتان کۆکەنەوە جارێکی تر بەڕێزان و خۆشەویستان ئێوەش بەجێمان نێڵن دەینەوە لادەن بله ما دیف بسیاری کام بکتریات شد روش نپیکاتنی بکرد دیف جا باید درست منو خشد گل هوالا مسیانه بکتریا هل بجارد کو برسفیا درست بول ویره دامشان ده نقطه دست ببینین لەبەر ئەوەی مێژومان هەڵبژارد بڕێک لە مێژوو شارەزا بووین بەس پرسیارەکەی ئەوە بوو وتی پەرزگای ئاگری بەردەکۆنتە دەکەوێتەکان شوێن ئەم پەرزگایە هی سەر دەمی زەردەشتیەکان بوو لە سەردەمی زەردەشتیەکانی شاری مەهابەت ئەوەندە باوی نەبوو وام زانی لەبەرەوە پاوامان هەڵبژارد بە سەڵامان کرد ئەمە لۆژیک هەڵبژارد پرسیارش مەڕەهات و کە خلال 2 ساعات و 12 دقیقەدا کە ئەو میلە چەند پلا دەلەوێت بڕاستیش بەرکێنبوونە دەمی مەگۆ 77 بەڵام بەرسفات درست 66 بوو دەمێ ما کەتەگوریە تەندروستی هەلبژاردی ئەو پسیۆرە بوومەهۆتی گوت بوو منداڵ دەمشنیکۆش دۆک بیت دژەتەن بولکیڤە پەیدۆت بیت یان گوشکیڤە تێت دژەتەن ئەنکۆ ئانتیبۆدی ما و سۆزۆنێک و شیرە دۆیکێ بووتێت دیف معلوماتت ما و پسیۆرەمە دەرچێت یۆ دەرست لەبەرەوەی جوگرافیەمان هەربژات تاوا زانیاری تاوامان لەسەر هەبوو بە خوێندنەوەی تاواویشمان بۆ کردبوو بەڵام لەبەرەوە غەڵەتمان کرد ئەمە گەورەترین بیابانمان هەڵبژار نەک ئەوەی کە بنزمترین ئاستی بارانبارین لێ ڕوو دەدا ئەمە دوزاران کەتەگۆری هوەریمە هەڵبژار جاری یەکەم کە لەسەر مۆنالیزا بوو کە وەڵامەکەمان بەڕاستی دەزانی و ڕاستیشمان جوابداوە جاری دومیش لەسەر وێنەی شەپۆڵە گەورەکە بوو کە ئەوش ئەڵڵاخوای جوابمانداوە ڕاست بابەتی تەکنۆلۆژیامان اختیار کرد لەسەر بڕوانامەی تەکنۆلۆژیای نێتوەرکینگ بوو خۆی وەڵامەکە ئەوایە CCNA بێ بەڵام لەبەرەوەی کەوتو ئەخوامان کرد یەکەمیان ئای نووسرا بوو ئینتەرناشۆنال بۆیە تەوقعام کرد کە ئینتەرناشۆنالەکەوێت ئەمە کە کەتەگۆری تەکنۆلۆژیام اختیار دەکرێتە سۆرمان دەگەر کە بتوانین جواب دێنەوە بەس کە اختیارشمان کرد هەندێک قوڕس بوو لە بمان کە قەرار بدەین کامەی ڕاستە لەبەر ئەوە بوو کە غەڵەتمان کرد
بەڕێزان و خۆشەویستان دووبارە گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. دەزانن لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەر زانکۆیە دوو بەشدار بوو دێنە ئێرە بۆ هەردوو بەشدار بوو سێ پرسیارەیەوە هەر پرسیارەی پێشخاڵی لەسرە. پێشەوەی دەست پێ بکەین هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردووە لە تیمەکەی خۆیان. با بزانین زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ گۆڕانکاریشی کردووە. گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک عەبدوڵڵا حەیدەر پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئومێد سامی. ئومێد سامی تامان 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ڕۆژنامەوانی ئەلکترۆنی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. ئومێد بەخێراتی بۆ پێشبڕکێکە. بە هەمان شێوە زانکۆی بەیانیش گۆڕانکاریشی کردووە بزانی گۆڕانکارەکەی زانکۆی بەیان چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی بەیان ئەژین نامێق پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ڕاستیکار مەحموود. ڕاستیکار مەحموود تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی ئینگلیزی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە وەرجێر. ڕاستیکار بەخێراتی بۆ پێشبڕکێکە. حەزەکەم خاڵەکانی هەردوو زانکۆ بەبیر ئێوە بێنینەوە زانکۆی بەیان چل خاڵ؟ پۆلیتەکنیکی دهۆک 60 خاڵ. هەردوو زانکۆ ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی تاکەسی 60 خاڵی لەسرە. خۆتان ئامادەکەن؟ لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئومێد فەرموو وێرە ئومێد. لە زانکۆی بەیان ئالان فەرموون. خۆتان ئامادەکەن؟ سێ پرسیار هەیە. پرسیارەکە ئەبێ چاوەڕوان من کە هەموو پرسیارگە بخێنمەوە اینجا دەست بێنم بە بۆتۆن. گەر پێشتر دەستان نا بە بۆتۆن هەچ کاسێک دەستی نا بە بۆتۆنەکە و پرسیارەکەم تەواو نەکرده بوو پرسیارەکە تەواو ناکەم ئەبێ وەڵام باتەوە. دوایی ئەچێتە ئەو بەر پرسیارەکە بۆ ئەو بەر تەواوەکەم ئەویش ئەتوانێ وەڵام باتەوە. لەبەرەوە وریابن. سێ پرسیارەیە. پرسیاری یەکەم کام کۆمپانیا خاوەنی ئەپلیکیشنی سکایپە؟ پۆلیتەکنیکی دهۆک فەیسبوک. هەڵەیە مایکرۆسۆفت. زۆر ڕاستە. ئالان پێش خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. دووەم پرسیارەکە دەڵێ هێمای پارتی کۆماریەکانی ئەمریکا چییە؟ زانکۆی بەیان گوێدرێژ. هەڵەیە فیل. زۆر ڕاستە. ئومێد پێنج خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن. پرسیارەکە دەڵێ زانکۆی کۆنی قوبەهان لە کام شاری کوردستانە؟ دهۆک. هەڵەیە ئالان نازانیت؟ ئەمە دەبێ مەهاباد ناوەکە بڕێک ئێرانیان. هەڵێ وەڵامی ڕاست ئامێدی. زۆر سوپاسدانەکەین. پرسیارەکە وازیحە. مەمنونتانە بین چنەوە شوێنی خۆتان. دوو بەشدار بووی تر لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئەیوب. ئاوێستا خۆشی هات خێر بێی. ئاوێستا ئەیوب خۆتان ئامادەکەن؟ ئینشاءڵڵا. سێ پرسیار بە هەمان شێوە بۆ ئێوە هەیە. هەر پرسیارەی پێنج خاڵی لەسرە. پرسیار یەکەم ئەو ئامێرەی کە لە فەرەنسا بۆ بڕینی سەری خەڵک بەکاردەهات ناوی چی بوو؟ ئەو ئامێرەی کە لە فەرەنسا بۆ بڕینی سەری خەڵک بەکاردەهات ناوی چی بوو؟ زانکۆی بەیان. تەور. هەڵێ ئەیوب. شمشێر. هەڵەیە وەڵامی ڕاست گیوتین یاخود کیوتین یاخود مەقسەڵە. نەتانتوانی ئەو پێنج خاڵە
بەدەست بێن بۆ زانکۆتان دووەم پرسیار ئاسن FE چ جۆرە مادەیەکی موگناتیسیە زانکۆی بەیان مگناتیس کانزایە چ جۆرە مادەیەکی موگناتیسیە ناوی چییە کانزایە جۆری مادەکە چییە ڕقا هەڵێ ئەیوب جۆری موگناتیسیەکە چ جۆرە مادەیەکی موگناتیسیە ئاسن گەێنەرە گەیەنەرە دایەکی موگناتیسی گەێنەرە فێرۆ مەگنەتیک کۆتا پرسیار بۆ ئێوە لە کاتژمێر 3 خولەک گۆشەی نێوان میلەکانی کاتژمێر چەند پلەیە ئەیوب 3 خولەک ئەو گوشەکە نۆت هەفتا پێنجە 75 پلە زۆر ڕاستە ئەیوب زۆر بە خێرایی وەڵامەکەدا و ڕاست بوو دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەی دەتوان شوێنەی خۆتان ئەیوب 5 خاڵی مسۆگەر کرد بۆ زانکۆکەی دوو بەشدار بوویتر لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەخیل لە زانکۆی بەیان ئاراس دەخیل ئاراس هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوە پرسیاری یەکەم زۆربەی دوانۆکسیدی کاربۆن بە شێوەی چی ئایۆنێک لە خوێندا دەگوازرێتەوە زۆربەی دوانۆکسیدی کاربۆن بە شێوەی چ ئایۆنێک لە خوێندا دەگوازرێتەوە بە شێوەی چ ئایۆنێک کاتان خەریکە نامێن دەخیل کاربۆن ئاسن ئاسن ئاراس مەگنیسیۆم مەگنیسیۆم ئایۆنی ئومێت بای کاربۆنات وەڵامە ڕاستەکە ئەوەیە دووەم پرسیار پرسیارەکە دەڵێ دۆخی پلازما لە چی پێک هاتووە دەخیل پلازما یعنی بەتری پلازما دۆخەکەی دۆخی پلازما لە ئاو لە ئاو هەڵێ ئاراس دۆخەکە مەقسەدت لە چ دۆخێک دۆخی پلازما لە چی پێکاتوە بڵین لە ئاو ئاوێن ئاو خوێن خوێن وەڵامە ڕاستەکە گازێکی زۆر گەرمی ئایۆنی کۆتا پرسیار پرسیارەکە دەڵێ ئەو زاراوەی کە بۆ دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بەکاردێت چییە دەخیل زاراو یعنی زاراف زاراوە یعنی مستەڵح مستەڵح UK هەڵێ ئاراس زاراوەکە چی پێوترێ ئەوەی کە بەریتانیا لە یەکێتی ئەوروپا چۆ دەرێت چی پێوترێ برێکسیت وەڵامە ڕاستەکەی زۆر زۆر سپاسانەکەین ئەتوانم بچنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک هەکار لە زانکۆی بەیان ڕاستی کار هەکار هەردووتان بەخێر بێن سێ کۆتا پرسیار بۆ ئێوەیە هەر پرسیارەشی 5 خاڵی لەسرە خۆتان ئامادەکەن وریابن پرسیارەکە دەڵێ پایتەختی مێنشینی بابانیەکان پێش دروستکردنی سلێمانی لە چ شوێنێک بوو پایتەختی میرنشینی بابانیەکان پێش سلێمانی لە چ شوێنێک بوو
هاکار بێ سلێمانی لەکوێ بوو خۆش معلوماتم سەر نییە لە هەولێر بیت هیچ معلومات سەر هەولێر. نییە ڕاستی کار مەهاباد مەهاباد لێرەوە هەواڵانی تۆڵێن قەلاچوالان و قەلاچوالان وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی ئەو پێنجخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار ئەمریکا لە شۆڕشی سربەخۆی لەژێر دەستی کام وڵاتدا بوو؟ شوڕەشی ئەمریکا لە شۆڕشی سربەخۆی لەژێر دەستی کام وڵاتدا بوو؟ هەکار لە کۆتا چرکە دەزەنی وەڵامکە وەڵامێکم بەرێ فەڕەنسا فەرەنسا ڕاستی کار بریتانیا بەریتانیا ڕاستە لێرە پێتان ئێوە یارمەدیتان ناوتان وتەوە دەسۆش زۆر سپاس ناکە ڕاستی کار سپاسانەکە خێرا مۆڵە دەدە کۆتا پرسیار ڕەنگی ئاڵای ئەیوبیەکان چ ڕەنگێک بوو؟ سپی هەڵێ هەکارەزانی ئەیوبیەکان ڕەش وەڵامی ڕاست ڕەنگی زەرد هەکار ڕاستیگار زۆر سپاسانەکەین ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. خۆشەویستان ئەم پێشبڕکێ لە نێوان زانکۆی بەیان و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەم شێوەیە کۆتایی هات. زانکۆی بەیان 50 خاڵی بەدەستهێنا. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 70 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەمێنێتەوە لەگەڵمانە و بەردەوامە بێ لە قۆناغی داهاتوو دەیان بینینەوە. بەداخەوە زانکۆی بەیان بەجێمان دەیەڵێت ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە و بەشدار بن. بەڕێزان خۆشەویستان تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشیابن و کاتێکی خۆش. وەڵام هەستێکی ناخۆش تێ بەوەی کە لە بەرنامەکە چ دێ بەڵام ئەمە هەم تەجروبەیەکی زۆر باش بۆ خۆت کە بزانی زانیاری چەندە و لە بەداهاتوشدا زیاتر معلوماتی خۆت کۆکرێ. هەستێکی خۆشمێ کە بەشداری ئەو بەرنامەی بوو و زانیاری زۆرم کۆکردە و شتێکی نوێ بوو بۆ من کە یادگاریکی زۆر خۆشە و قەتش لە یادی ناکەم و بە هیوای سەرکەوتن بۆ ئەوانی دیش. خۆشحاڵ بم کو ئەس بەشدار بووم وێ بەرنامجا زانستی و ئەمسەر نەکەوتن وێ جارێ بەس ئینشاڵە جارێدا بێ ئەمێ سەرکەوێن. طبعا ئەمە کە بیدایەت هاتین وەکتین براوەی یەکەم مەرحەلە یەکەم هاتین و تەسەڕما دەکرد ئەو خۆناغەش کە بگەڕێنەوە وەک براوە بگەڕێنەوە بەڵام مهم مشارکەکردنا و مهمتریش لەوە بکە بێنەوە بەڵام مهم ئەو بکەم شارەکەمان کرد وەکتی مەچی براوە تەسەور دەکەین دەگەڕێنەوە. خۆشحاڵ بووین کە وەکو تیمی زانکۆی بەیان بەشداریمان کرد تا ئەم قۆناغە هاتوین و سەر نەکەوتین بەڵام ئەمە دوا بەشداریمان نابێ. پیرۆزبای خۆ ئاراستەی زانکۆکەم پاشان مامۆستاکەم دەکەم کە زۆر جهدی هەبوو لەگەڵێمە و بە هەستێکی زۆر خۆشەوە ئینشاءڵڵا بۆ جاری تریش بە هەستێکی بەرزترەوە باشدار دەمین و دەیبینەوە. وەگیوە دیتی جیوەزینەوە بەرەمە دۆبتەنێ 20 خۆڵ بوون یعنی منۆفسەکەەوە گەلێک هەبوونەوە بینەمەدا و ئەم سوپۆسیۆ دکتوری بکەین و بۆوەری مەئینەوەی ئەم بێناوی بەڕۆمەجی و ئینشاءڵڵا قونۆغبێژی دەبسەرکەوین هەوەکی بێژێ. دەستپێکێکی ئامادەبوونەمەوی بەرنامەدا ئارمانج پێ دەستکەفتێکی گەلێکی باش بوو ئەس گەلێکی خۆش بووم کاف قۆناغا زەحمەتمە دەرباز کرد و هێویامە ئەم فاینەلیشی ببن ئینشاءڵڵا. هەرچەندە ئەستی پۆتۆکێکەسی بەشدار بووم لە ئەسیۆن 5 خۆڵب دەستخۆبە ببینم و سەرکەفنێ دەستخۆبە بین و هەروەسۆ هەدەفەمە و بەرە پایینەڵێ بچین و دەچین خۆلت بێژ دەستخۆڤینی سەرکەفن. بڕاستی قۆناغا دوێ زەحمەتتر بووش قۆناغایەکی هەڵبەت و هەڤڕکێ مە زانکۆیا بەیان زانکۆیەکە هێز بوو شوێنت باش هەبوون لێ هەرچەوە بیتن پلانامە سەرکەفت و ئەمشاین سەرکەفتنێ بینین و بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. ئەمڕۆ دوو زانکۆ ڕوبەڕووی یەکتر دەبنەوە ئەوانیش زانکۆی زاخۆ ڕوبەڕۆی زانکۆی هەڵەبجە. شارۆچکەی پردێ سەر بە چ قەزایەکە؟
فیلمی ژیان جوانە کە سێ خەڵاتی ئۆسکاری لە ساڵی 1970 وەرگرت هی کام دەرهێنەرە زۆر دڵێنم بەڵام بەپێی ئەو لێکدانەوانە من ناگومانم ترتیب حرفەکانە ئەی هاوبەشە وەردەگری دواتر عکس دەکرێت دووشەکەی دوای دێ وەردەگرێت عکس دەکرێت دواتر دووشەی دوای دێ وەردەگری عکس دەکاتەوە لە بڕواایە بووین کە هیچ کامیان پەیوەندی نەبێت بەوە پێشبڕکێکە لە نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی زاخۆ بەم شێوەیە کۆتایی هات